سعاتی ڕابردوو ئێمە 412 پشکنینمان کردبوو پشکنینی تاقیگەیی خۆشببختانە هەر هەمووی نێگەتیڤ دەرچوون بەنسبەت ئەوانەی لە بۆ چاکبووەوە ئێمە 22 نەخۆشمان چاک بۆ خۆشببختانە لە شاری هەولێر ئێستش ئامارەکان وای بۆ شێوەیەکەوە لە سەرەتای تۆمارکردن 169 نەخۆش بووە ئێستا 74 نەخۆشمان چاک بوویتەوە گەڕانەوە ماڵەکانیان و 95 نەخۆشیشمان لە هزار لە نەخۆشخانەکانمان بەڕاستی دوو هەڵسەنگاندن هەیە هەڵسەنگاندنێک وەکو ئەوەی هەرێمی کوردستان زیاتر گرنگی ئەوەیە کۆنتترۆلکردنی ئەو ڤایرۆسە ئێمە بتوانین کێرڤەکە بەرەو خوار ببین ژمارەی نەخۆش بەرەو کەمی بڕوایان هێواشی بکەینەوە کەمترین خەڵک توش ببێتن لەو ڕۆوە دەتوانین بڵێن ئێستا هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەرەو باشی دەڕواتن و تا ڕادەیە کۆنتترۆل کراوە ئەوش چەندین توێژینەوە کراوە زۆربەی توێژینەوەکان لەسەر ئەوە کۆکنکەوە لە پلەیەکی گەرمی دیاریکراوە یان چەندین پلەی گەرما زیاد ببێتن و ڕادەی شێ کەم ببێتەوە ئەوە ئاکتیڤیتی یان ڕێژەی توشببوونی نەخۆش کەم دەبێتەوە بەڵام بە تایبەتی تا ئێستاکە کۆکنین لەسەر ئەوەی چ پلەیەکی گەرمایە هەندێکیان باز لە 26 دەرەج پلەی گەرما دەکەن هەندێکیان باسی زیاتر دەکەن لەبەر ئەوە بەڕاستی تا ئێستاکە پلەیەکی گەرمای تەواو دیاری نەکراوە لەسەرەوە.